من تەنیا تێرمی یەکەم واتە سێمانگی سەرەتای دەورەکەم خوێندووە. لە ئێستا خەریکی وەرگێڕانی کتێبێکی پزیشکیم، هەروە لامان کاتە کتێبێکی ئینگلیزی ئەخوێنمەوە. لە ڕۆژانەش گوێ لە کۆمەڵە ڤیدۆ و پۆدکاست و فیلمێکی زمانی ئینگلیزی ئەگرم بە ئاستی تێگەیشتن لیان زۆر باش بووە. ئەتوانم بڵێم ستافەکە توانی ویانە ماڵێک بنیاد بنێن بۆ یارمەتیدانی ئامانجەکان. لەیرە یارمەتیمان ئەدەن کە ئاسانتر بگەین بە ئامانجەکان، کە لەیرە تەنها ئەوە نییە بڕەپارەیەک بدەیت و دوای تاوبوونی کاتەکە ئیتر تاو بۆ حافز. لەیرە وازم لێ ناهێنن تا فێر نەبیت. گرنگ نییە کە تۆ دەرچوویەکی سەرەتاییت یان بەکارلێسی یان ماستەری. لێرە لە سەرەتاون لە ABCD و لە بنەمای زمانەوە دەست ئێکەن هەتا ئەو کاتێک تۆ کتێبێکی وەرگێڕاو ئەدەیتە دەستیان. زۆر سوودم لێ بینیوە لەبەر ئەوەی کە من کاتم زۆر نەبوو یا لە داوام یا خود لە ڕێگای گوێم لێ ئەگرت دانە ئەنیشتم بە دیاریەوە. هەر وانەیەکیش بۆ جارێک دوو جار گوێم لێ گرتووە. لەو جار و دووجار گوێگرتنێش توانیوە مەزەبتیکەم لەبەرێ بە شێوازێکی ئاسان و سادە شەوانەکان شەرح کراوە، زۆر ئاسان کراوەتەوە بۆ تێگەیشتن. سڵاو، من ڕۆبارم دەرچووی بەشی پەرستاری، بۆچی دیپلۆمی وەرگێڕانم هەڵبژار. وەکو کارمەندێکی تەندروستی یان خوێندکارێکی بەشە پزیشکیەکان هەمومان پێویستمان بە زمانی ئینگلیزیە. لەبەرێ ئێمە ڕۆژانە ڕوبڕووی جیاوازەکانە بینەوە لە بابەتە جیاوازەکانە پرسیارمان بۆ دروستە بێت و باشترین سەرچاوێش کە وەڵامی تێدا بەدەستپێنی لە ئیمڕۆ بە زمانی ئینگلیزی بەردەسە. من تەنیا تێرمی یەکەم واتە سێمانگی سەرەتای دەورەکەم خوێندووە کە لە ماوەی ئەم سێمانگە کۆمەڵە گوانەیەکی گرنگ و یارمەتیدەرم خوێند، لەوانە ستۆری، سپیکینگ، ترانسلیشن، ئینتەرچێنج، لێرن ئینگلیش و زۆروانی تر بە دوو شێوازوانەمان ئەخوێند. یەکەمیان بە شێوازی ڕاستەوخۆ شەوانە ئەمان خوێن لە شەوی یەکشەمە هەتا پێنجشەمە ئێمەوانەمان ئەخوێن کە تێیدا ئەمان توانی ئاستی تێگەیشتنمان لە زمانی ئینگلیزی بزانین، هەروەها بە ئینگلیزی قسە بکەین، وەرگێڕانیش بکەین. و شێوازی دووەم لە ئەپەکە ئەمان خوێن بڕێکوان ڤیدۆ دیاری ئەکرات کە ئەبوو لە ماوەی هەفتەیەک ئەم ڤیدۆانەمان تاو کردەیە و شەوانی شەمەش بە چاودێری مامۆستایەک ئیمتیحانمان تیا کرد. ئەپەکە بۆ من یارمەتیدارێکی زۆر باش بوو، زۆر سوودم لێ بینیوە لەبەر ئەوەی کە من کاتم زۆر نەبوو یا لە داوام یا خود لە ڕێگای گوێم لێ ئەگرت دانە ئەنیشتم بە دیاریەوە. هەر وانەیەکیش بۆ جارێک دوو جار گوێم لێ گرتووە. لەو جار و دووجار گوێگرتنێش توانیوە مەزەبتیکەم لەبەرێ بە شێوازێکی ئاسان و سادە شەوانەکان شەرح کراوە، زۆر ئاسان کراوەتەوە بۆ تێگەیشتن. دەربارەی ئەستی زمانی ئینگلیزی خۆم لە ئێستا خەریکی وەرگێڕانی کتێبێکی پزیشکیم، هەروە لامان کاتە کتێبێکی ئینگلیزی ئەخوێنمەوە. لە ڕۆژانەش گوێ لە کۆمەڵە ڤیدۆ و پۆدکاست و فیلمێکی زمانی ئینگلیزی ئەگرم بە ئاستی تێگەیشتن لیان زۆر باش بووە. گەر دەربارەی ستافی ئەوات ئەکادیمی قسە بکەم، ئەتوانم بڵێم ستافەکە توانی ویانە ماڵێک بنیاد بنێن بۆ یارمەتیدانی ئامانجەکان. لەیرە یارمەتیمان ئەدەن کە ئاسانتر بگەین بە ئامانجەکان. جیاوازی ئێرە لەگەڵ شوێنەکانی تر ئەوەیە کە لەیرە تەنها ئەوە نییە بڕەپارەیەک بدەیت و دوای تاوبوونی کاتەکە ئیتر تاو بۆ حافز. لەیرە وازم لێ ناهێنن تا فێر نەبیت. هەروەها گرنگ نییە کە تۆ دەرچوویەکی سەرەتاییت یان بەکارلێسی یان ماستەری. لێرە لە سەرەتاون لە ABCD و لە بنەمای زمانەوە دەست ئێکەن هەتا ئەو کاتێک تۆ کتێبێکی وەرگێڕاو ئەدەیتە دەستیان. لە کۆتاییشە ئەڵێم ئەتوانێ ئەم قسانە بە ئینگلیزی بکەم، بەڵام بۆیە بە کوردی قسەم کرد بۆ ئەو کەسانی کە ناتوانن لە ئینگلیزی تێبکەن تاوکو بزانن کە ئێمە چه سوودێکمان لەم پرۆگرامە بینیوە.